بەیانیتان باش سپێدە باش دەستپێکی یەکەم ڕۆژی هەفتە و ڕۆژێکی نوێتان باش بۆ هیوایم کە ڕۆژی ڕابردوو شوێکی باشتان کردبێ و کاتێکی خۆشیشتان بەسەر بردبێ. ئەمڕۆ دەسەکەینەوە بەکەر و چالاکیەکانمان ئێمەش بەرنامەی ڕۆژ باشمان بە کۆمەڵە بەرکە و بابەتەوە بۆ ئامادە کردوون تا سوود بە ئێوە بگەێنین وە کەمێکیش لە ڕۆتینی ژیان دوورتان بخەینەوە یاخود بدە و هەموو نەهامەتی و ناخۆشەی کە لە جیهان و لە هەموو شوێنێکە گوزەرێت ئێمە توانین یەک هەموو جوانیەکانی لێ هەڵچنین و بیکەینە کاتێکی تر بیکەینە شێوازێکی دیکەی ژیانکردنمان. لەگەڵەوەی کە ناخۆشی هەیە کەسانێک هەند زیانیان هەیە بۆ کۆمەلگا بەڵام لە بەرامبەردا کەم نین ئەو کەسانی کە بەخۆبەخشی بێت یاخود بە هەر شێوەیەک بێت لە خزمەت کۆمەڵگەدان لە خزمەت ژینگەدان لە خزمەت مرۆڤایەتیدان. کۆمەڵێک لە ڕێکخراوەکان یاخود بڵین بە قازانجنەویستانە کارەکەن. یەکێک لەو ڕێکخراوانە کە ڕێکخراوێکی تەندروستیە بە شێوەیەکی خۆبەخش کارەکات و هەوڵەیات کە زۆرترین چین و توێژی کۆمەلگای لێ یاخود لە سوودیان پێ بگەێنێت بە تایبەت منداڵان. ئەمە ئەکەینە تەوەری پرۆگرامەکەمان بزانین ئەم ڕێکخراوە چی دەکات بۆ منداڵان لە ڕووی تەندروستیەوە چه خزمەتێک بە کۆمەلگە دەکات. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمانە بێت جا لە باکووری کوردستان بێت لە باشوور بێت باسی و میوانەتان بۆکن کە پێگات وەزانیاری لەسەر خۆراکەکان هەموو ئەمانەمان بۆ کۆ کردوونەتەوە لەم ماوەیە پێشکەشیەوەیەکەین بۆ هیوایان بینەری بەرنامەکە بن تا کۆتایی بەڵام وەک هەمیشە دەستپێکی پرۆگرامەکەمان بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی گیانەکانە بێت بزانین چی دەگوزارێت و دواتر بەردەوامە بین. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت تا ئێستا زیاتر لە 1 ملیۆن ڤاکسینی کۆرۆنامان بۆ خەڵکی کوردستان دابین کردووە و ئێستاش نۆرەی ئێوەیە ئەرکی خۆتان جێبەجێ بکەن و بە وەرگرتنی ڤاکسین کوردستان بپارێزن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیاند تا ئێستا زیاتر لە 1 ملیۆن ڤاکسینی کۆرۆنامان بۆ خەڵکی کوردستان دابین کردووە. هەروەها داواشی لە هاوڵاتیان کرد ئەرکی خۆیان جێبەجێ بکەن بە وەرگرتنی ڤاکسینی دژی کۆرۆنا کوردستان بپارێزن. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دوو پاتی دەکاتەوە کە موچە لە 25 مانگ دابەش دەکرێت. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هیوادارین حکوومەتی عێراق ئەم هەفتەیە 200 ملیار دینارەکە ڕەوانە بکات. دابینکردنی موچە کاری لە پێشینەی حکوومەتە و هەموو هەوڵێکی حکوومەتیش دابەشکردنی موچەیە بە ڕێژەی 100%. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاشیگەیاند پێش وەرزی زستان نەوتی سپی بەسەر ماڵان دابەش دەکرێت. بەڕێوەبەرایەتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان پێشبینی دەکات ئەمڕۆ لە هەولێر و دوهۆک باران ببارێت. بەڕێوەبەرایەتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا ڕایگەیاندووە ئەمڕۆ لە دوای نیوەڕۆ ئاسمانی باکووری هەرێم دەگۆڕێت بۆ پەڵەهەور و نیمچە هەور لەگەڵ ئەگەری کەمێک نمەباران و هەورە بروسکە لە ناوچە شاخاوی و سنووریەکانی هەولێر و دوهۆک. ئاماژەی بۆش کردووە بەرزترین پلەکانی گەرمی 1 پلە لە سەنتەری شارەکان و 2 پلە لە ناو شاخاویەکان بەرزتر دەبنەوە و بەراورد بە ڕۆژانی ڕابردوو. هەفتەی داهاتوو مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی کوێیت دەکات. بەپێی ڕاگەنراوێکی وەزارەتی دەرەوەی عێراق هەفتەی داهاتوو مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی کوێیت دەکات. کازمی لە سەردانەکەیدا لەگەڵ بەرپرسان و خاوەنکار و بازرگانانی کوێیت کۆ دەبێتەوە. وەزارەتی دەرەوەی عێراق ئاماژەی بۆش کردووە لە دیداری کازمی لەگەڵ پیاوانی کاری کوێیت گەشە پێدانی ئاڵوگۆری بازرگانی عێراق و کوێیت تاوتوێ دەکرێت و هانی وەبەرهێنەرانی کوێیت دەدرێت لە عێراق وەبەرهێنانی زیاتر بکەن. کۆمپانیای ئیسترازینکای بەریتانیای تایبەت بە بەرهەمهێنەرانی ڤاکسینی دژە کۆرۆنا لە ڕاگەنراوێکدا ئاشکرای کردووە. گەیشتوون بە چارەسەرێک کە لە تێکەڵکردنی دوو دژەتەن پێکهاتووە و بە ڕێژەی 177 ڕێگر لە توشبوون بە کۆرۆنا دەکات کە ئەمەش ئاستێکی باشە بەراورد بە هەوڵەکانی پێشوو. کۆمپانیای ئیسترازینکا ئەوەشی خستۆتە ڕوو گەیشتن بەو دۆزینەوەیە دەبێتە دەستکەوتێک بۆ کۆمپانیەکە هەر بەپێی ڕاگەنراوەکە بەشدارانی تاقیکردنەوەکە بە ڕێژەی 175 پێشتر نەخۆشی درێژخایەنیان هەبووە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
لە کورتی هەواڵەکان باسیەوەم بۆ کردن کە یاخود ئەویان ڕاگەیاندووە کە ژناسی بوومە لەرزەزانی هەرێمی کوردستان بەڕێوەبرایەتیەکان ڕایانگەیاندووە کە کەشوها گۆڕانکاری بەسەرایەت بۆیە بابێکەوە بزانین گۆڕانکاریەکان چۆنە وەکو ئاماژیان پێکردووە هەور دەبێت بەڵام لەگەڵەوەشدا پلەیەک لە پلەکانی گەرما بەرزترە بێتەوە لەگەڵەوەی کە هەور و پێچێت باران بارینیش ڕوو بدات بەتایبەت لە هەولێر و دووهۆک. لە جیهان ێستا باسی وا کرێت کە منداڵان بەگشتی لەسەر ئەم گۆیزدەویە مەترسێکی زۆر گەورە لەسەر ژیانیان هەیە. جا مەترسی لە هەر ڕوویەکەوە بێ منداڵان زۆر زووتر ئەگەری ئەویان هەیە کە وەریگرن بە تایبەت ئێستا قەتیزبوونی گەرما مەترسیەکانی سەر ژینگە هەموو جیهان ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان ڕایانگەیاندووە کە مەترسیەکان لەسەر دۆخی منداڵان زۆر زیاترە زۆر خراپترە لە هەموو جیهاندا. جا منداڵی هەر کەسێک بێ منداڵی بێسەرپەرش بێ منداڵێک کە لە باوەشی دایک و باوکی خۆیدا بێ یاخود منداڵێک لە ژێر چاودێریە بێ هەموو ئەوانە بەگشتی کەنەوەی داهاتوون مەترسیان لەسرە. لە هەرێمی کوردستان بەردەوام کارەکرێ بۆ دڵخۆشکردنی منداڵان یاخود خێزانەکان هەوڵەیەن کە باشترین جێگە و خۆشترین کاتەکان بۆ منداڵەکانیان بڕەخسێنن. ئێوە منداڵانی کە بێسەرپەرشتن ئەو منداڵانەی کە لە ژێر سایە و سێبەری دایک و خێزاندانین لەم کاتەدا هەندێک لە ڕێکخراوەکان یاخود کەسانێک لە هەستکردنیان بە بەرپرسیارەتی هەوڵێن کە ئەو منداڵانە بخەنە چوارچێوەی خێزانێکی جێگرەوە بۆیان یاخود سەرپەرشتیان بکەن. بۆیە ئێستا ڕێکخراوی تەندروستی ئاشتی هەوڵ ئەدات کە ئەو منداڵانەی کە بێسەرپەرشتن بە هاوکاری لەگەڵ هونەرمەندان و کەسانی خێرخواست ئاهەنگی تایبەتیان بۆ ئەو منداڵانە ڕێک خستووە بۆی یادی لە دایکبوونیان بۆ بکەن. هەندێک منداڵ بە تایبەت هەمومان حەزمان لە یادکردنەوەی ڕۆژی لە دایکبوونمانە بە تایبەت منداڵان بۆیە ئەو ڕێکخراوە ئاماژە بۆ ئاکات بە هەماهەنگی نێوان خۆیان و ئەو شوێنانە بۆی کار بکەن بۆ دڵخۆشکردنی منداڵەکان و بەڕێوەبەری شوێنەکەش باسیەوەی کردووە کە ئەم جۆرە چالاکیانە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دەرونی منداڵەکان دەکات و بەنیازیشن لە ئایندەدا لە نەک لە هەولێر
لە سلێمانی و لە شارەکانی دیکەش ئەم چالاکیە جێبەجێ بکەن. چەند ساڵێکێک بۆ دڵخۆشی کۆمەڵێک منداڵی بێسەرپەرشت لە ناوشاری هەولێر. گرنگیدان بە دەرونی و منداڵانە و کارکردنی بە کۆمەڵ بۆ دڵخۆشکردنیان. کارێکی گروپی ڕێکخراوێکی تایبەت بە تەندروستی بە تایبەتی بۆ کاری منداڵان. ئەندامێکی ئەم ڕێکخراوە دەڵێ تەنیا ئەم چالاکیە نییە، گرنگی بە بابەتی تەندروستی منداڵانیش دەدەین. ئێستاین بە ئەنجامدانی چالاکیەک لە بۆ منداڵە بێسەرپەرشتەکانی شاری هەولێر ویستمان ینی بتوانین کاتێکی کەمیش بی و کاتێکی خێزانیان بۆ تەرخام بکەین و هەروەها بتوانین بۆ کەمێکیش بی دڵی منداڵەکان خۆش بکەین. ئەو منداڵانە زۆر پێویستیان بۆیە کە جەوی ئەوها و بڵێن چالاکی ئەوهان بۆ لە بۆ بڕەخسێنرێ. بۆیە ئەمش پێم خۆشە لەلایەن هەموو ڕێکخراوەکان و هەموو هەر کەسە خێرخوازێک یارمەتی ڕێکخراوەکان بدەن یاخود بە خۆیان بتوانن یارمەتی ئەو منداڵانە بدەن و لە بۆی جەوکی خۆشیان هەبیتن و کاتێکی خۆشیان تەرخام بکەین. ئەم منداڵانە شوێنی تایبەتیان لە هەولێر لەلایەن حکوومەت بۆ دابین کراوە وەک بەڕێوەبەری خانەی بێسەرپەرشتان باسی دەکات نزیکەی 65 منداڵ لە تەمەنی 4 تا 20 ساڵ لەم خانەیە دەژین. ئەم جۆرە چالاکیانەش گرنگیدانی زیاترە بە ڕۆح و دەرونی منداڵەکان. ئەمە سپاس پێزانین خۆم ئاراستە گشت ئەو ڕێکخرا و ئەو خێرخوازانە دەکەم کە هەوڵ دەدەن هەمیشە لەگەڵمان دەست لە دەست هاوکاری ئەم شوێنەی ئێمە بکەن. هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە بە هەموو جۆرێک هەموو ینی مەسەلەن دابینکردنی هەموو پێداویستیەکانی خانە چ لە بینایە و چ لە مەسەلەن کوبلەی خواردن و دابینکردنی ئەم ستافەی کە ڕۆژانە لەوێن دەرێنە لە بۆ خزمەتی و ئەو منداڵانەی و تاکو بتوانین ببینە خێزانێک لە بۆوان و هەرچەندە هەرچی بیشیکەین لە بۆیان ناتوانین ئەو نەقسەیان تێدا کەم بکەینەوە کە ئەویش سۆزی داک و باوکە بەڵام بە هەموو هەوڵ و تەقەڵای خۆمان هەوڵ دەدەین ئەم ینی کوبلەی ئەوەی کەم بکەینەوە لە بۆیان و هەوڵ دەین ئەمە داک و باوکێکی دڵسۆز بین و ئاهەنگ و گۆرانی بۆ یادی لە دایکبوونی یەک لەو منداڵانە لەلایەن کەسانی خێرخواز و خانەی بێسەرپەرشتان و هەروە ڕێکخراوی تەندروستی بیانوویەک بوو بۆ ئەوەی منداڵان هەست بەو ئارامیە بکەن و بە دوور لە ناخۆشی و سەختەکانی ژیان دەروونێکی شاد و ئارامیان هەبێت. هێرۆ مولودی، کوردستان 24 هەولێر. پێویستەکە ئێستا بوەستین لەسەر ئەم بابەتە. با بزانین ڕێکخراوی تەندروستی ئاشتی چۆن گرنگی بەلانی دەرونی منداڵان دەدات و بینیمان ڕۆژی ڕابردوو ئاهەنگی ڕۆژی لە دایکبوونی بۆ منداڵانی بێسەرپەرشت لە هەولێر ساز کرد و بڕیاریشە لە سلێمانی و شارەکانی دیکەش سازی بکات. من ئێستا میوانداری وەلید حەیدەر کە سەرۆکی ڕێکخراوی تەندروستی ئاشتیە کردومە و لە ستۆدیۆ گفتوگۆی زیاتری لەگەڵەکەم. بەخێر هاتی بەیانیت باش کاگوەلی. زۆر سپاس بەیانی تۆ بەیانی بینەرانش باش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. زۆر سپاس خۆشتر بۆ ئێوەش. کاگوەلیت ڕێکخراوەکەمان بەو شێوە بینی لە پاکێجەکەی هێرۆ مەولودیا بینیمان چیتان کردووە بەڵام پێم خۆشە ئاماژە بە ڕێکخراوەکە بکەیت باستمان بۆ بکەیت کەی دامەزراوە و بە گشتی کار و چالاکیەکانی لەسەر چی فۆکەس کردووە لەسەر چی چڕ کردوێتەوە. بەڵێ بێگومان ڕێکخراوی تەندروستی ئاشتی لە 2019 مۆڵەتی کارکردنی وەرگرتووە لە فەرماندەی ڕێکخراوە ناوەتمیەکانی هەرێمی کوردستان. ئێمە دەمانەوێت ئیش لەسەر هۆشیارکردنەوەی تەندروستی بکەین لە نێو کۆمەڵگادا و هەروە گرنگی بەلایەنی دەرونی منداڵ و ئافرەتەکانمان بدەین لە نێو کۆمەڵگادا. تاکو ئێستاش بەردەوامین و چالاکیەکانمان زیاتر لە باری وشارکردنەوەی تەندروستە لە نێو کۆمەڵگا. باشە کاگوەلیت ئەو کار و چالاکیانەی کردوتانە لە ساڵی 2019 کە دەستان پێ کردووە چ ڕێگریەک هەبوو کۆرۆنا نەبووە ئەوەی وەستاندنی بە تایبەت کاتی کردنەوەی ڕێکخراوەکە ئێوە دەست بەکاربوونتان بە دوای ئەوەیە دۆخێکی سەخت بەسەر جیهان و بێگومان کوردستانشی لێ بەبەش نەبوو گەشت. بێگومان بەداخەوە هەر ئەو کاتێکەوە ڕێکخراوەکە ئێمە دامەزرا دوای چەند مانگێکدا کەرەنتینە بەسەر تەواوی جیهاندا هاتوو ئێمەش بێبەش نەبوون لە ڕاگررتنی چالەشەکانمان بێگومان ئەمە ڕێگر بوو لە بەردەمەوەیەوە ئەمە چالەکەکانمان گەورەتر بکەین. لە 2020 لە مانجی دوو ئێمە چالەکەکانمان ڕاگرت تاکو و مانجیدا. باشە کاگوەلیت ئەو دەمەی ئێوە دەستان پێکرد چەند ئەندام بوون و
چۆن بڕیارتاندا لەسەر بەتایبەت ئەو دوو لایەنە ئیش بکەن هەم ئافرەتان و منداڵانیش بتان وایە کەلێنێکی گەورە هەیە لە ڕووی هۆشداری کۆمەلگا بەرامبەر ئەو چین و توێژە دەمە سەرتا باسیەوە بکەم چۆن بیرۆکەی دامەزرانیەوە ڕێکخراوەمان بوات ئێمە چەندیان جێربوونی لە زانکۆ کاتێ زانستێکی پزیشکیمان دەخوێن بیرمان لەوە کردەوە ئەم زانستە پیرۆزە تەنها بۆ ئێمە نییە پێویستە ئێمە ئەو زانستە بدێنین بە هاوڵاتیانش پێویستە هاوڵاتیان و ئەوانەی کە خەیرە پزیشکیشن زانیاریان هەبی لەسەر ئەم بوارە بێگومان دوای ئەوەی تەوە زانکۆمان تاوا کرد بیرمان لەوە کردەوە لەژێر چەترێت ئێمە خزمەت بکەین بێگومان ئەم چەتەش ڕێکخراوی تەندروستی ئاشتی بوو کەلێنێکی زۆر هەیە لە منداڵان لە ئافرەتان لە کەمی هۆشیاری تەندروستی بەگشتی لە نێوان هەموو چینەکاندا ئێمە خۆمان باش دەزانین کۆمەلگایە چین یان سیستەمی تەندروست بە سیستەمی چارەسەریە سیستەمێکی خۆپارێزی نییە بۆ ئێمە هەوڵ دەدەین سیستەمی تەندروستی بەرەو سیستەمێکی خۆپارێزی ببین هەوڵ بدەین هۆشیاری تەندروستی لە نێو کۆمەلگادا بەرز بکەینەوە باشە کەواتە کار و چالاکیەکانتان ئێستا بەردەوامە دوێنێ بینیمان بۆ منداڵانی بێسەرپەرش بوو ئێوە بەنیازن لە شوێنەکانی دیکەش بیکەن کێ سەپۆرتی ئێوە ئاکات بێگومان ئێمە منداڵانی بێسەرپەرشتمان هەر بژار ئەسڵم بەگشتی منداڵان سەرکردی داهاتوونە منداڵان پێشڕەوی داهاتوونە بۆیە پێویستە ئێمە گرنگێکی زۆر بە منداڵ بدەین لە هەموو لایەنێتەوە منداڵانی بێسەرپەرشتیش ئێمە خۆمان دەزانینەوە ئەو منداڵانەوە بێسەرپەرشت لە ناوەکەی دیارێتەوە کە سەرپەرشتیان ناکاتن پێویستیان بەوە هەیەەوە ئێمە سەپۆرتیان بکەین سەپۆرتی دەرونی زۆر پێویستە بۆ ئەم منداڵانە هەروەها ئێمە بەردەوامین هەم بۆ منداڵان و هەم بۆ ئافرەتان لە هەموو شار و شارۆچکەکانیش وەکو سەپۆرت ئێمە خۆبەخشانی شەکامان دەکەین بەڵام زۆر سپاس بۆ ئەو کۆمپانیا و ئەم خێرخوازانێتەوە سەپۆرتی چالەچەکانی ئێمە دەکەن و هاوکارمانن لە چالەچەکان چەند ئەندامن ئێستا ئێوە ئێمە ئەو کاتی دەستمان پێ کرد بە 10 ئەندام ڕێکخراوەکەمان دامەزراند بەڵام ئێستا سپاس بخوا لە هەموو شار شارستەکان لەقمان هەیە و لە شاری هەورێ نووسری 75 ئەندام دەبین و لە سلێمانی و هەڵەبجە و کوێ و سۆران و قەلاسێش لەقمان هەیە باشە کەواتە ئێستا کراوەیە ئەگەر کەسانێک بیانەوێت بێن لە ناو ڕێکخراوەکی ئێوە کار بکەن و بەردەوام لە ینی ئەندامەکانتان لە فراوان بووندا بێگومان ڕۆژانە داوای ئەندامبوونمان لێ دەکرێتن بەڵام چەند پرەنسیپلشی خۆمان هەیە بۆ وەرگرتنی ئەندام پێویستە ئەو ئەندامی ئەو کەسێک توێدەی بفتە ئەندام لە ڕێکخراوەکە ئێمە پێویستە بەشی پزیشکی بێتن بۆی بتوانێت سوودر بە کۆمەلگا بگەینێتن سوتەی ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوەکی تەندروستیە بۆی وەرگرتنی ئەندام لای ئێمە پێویستە بەشێکی پزیشکی تاوا کرد بێتن یان قوتابی بێ لە بەشێکی پزیشکی بۆی بتوانین لە چالەچەکانی ئێمە بەشداری بکاتن یعنی مەرجی دیکەتان چیە جگەلەوەی کا بە قوتابی بەشی پزیشکی بێت لەگەڵ ئەوە دەبی ئەکتیڤ بی لە چالەچەکان لەگەڵ ئێمەدا و بەش پزیشکی بێتن ینی بیرۆکەی ئەوەی هەبێتن کەوا بەیانی خۆی بتوانێتن چالاچێک بەڕێوە بباتن زۆر باشە تیاسی کەسی ئەو ئاکتیڤتان تێ بێگومان جا کچەیە کوڕە منەوە لەوایە زۆر ئێمە هەردووکمان تایە کچەکانتان زۆرترن یان کوڕەکان کچەکانمان ئەکتیڤترن ئەی ئافرین دەستخۆشی بۆ کچەکان بێگومان بۆ کوڕەکانیش فەرقیان نییە بەڵام کچان هەڵبەت لەو لایەنەوە زۆر بە سۆسترن و بێگومان لە ئێستاشدا کچەکان و ئافرەتەکان زۆر بەرەو پێش چوونە و سەرکردی ئافرەتمان زۆر بووە و هەروە پێشڕۆی ئافرەتیشمان زۆر بوو جێ دڵخۆشیە باشە کاک وەلید ئەو منداڵانی کاچن ئێوەیان بینن بۆ نمونە لە ناوەندەکانی سەرپەرشتیکردن بێت ناوەندی ئۆتیزم بێت منداڵی تیا لە هەموو حاڵەتێکە پێتان وایە کە کارێکی باشیان بۆ کرێت لە ئاستیەوەدان کە جێ دڵخۆشی بن و لەگەڵەوەی کە لە ناو چوارچەوەی خێزانە نەماون بەڵام وەکو پێویست کاریان بۆ کراوە ئێمە کاتی سەردانی ئەو منداڵانە دەکەین فیدباک خۆمان وەردەگرینەوە لە دوای چالەچەکانمان کەچیمان بۆیان کردووە سەرتا بابەز لایانی دەرونی نەبێتن ئێمە لە ڕووی فیزیکالیشەوە پشتینی سەرەتاییمان بۆ منداڵەکان کردووە کاتێک لە ڕەمەزان دامانجی ڕەمەزاندا پشتینی سەرەتاییمان بۆ هەموو منداڵەکان کرد پشتینی دانەکان پشتینی گشتی پشتینی چاو هەندێک لە منداڵەکان کێشیان لەم لایەنانە هەبوو هەم لە دانەکان لەم شتەکان کاتێک ئێمە چارەسەری ئەم کێشانەیان بۆ دەکەن بێگومان دڵخۆشکردنی ئێمەیە هەروە لەلایەنی دەرونیش کات ئێمە لەگەڵیان دەبین بۆ دڵخۆشکردنیان و بۆ ئەوەی کەوە ساتێکی خێزانیان بۆ بەرەخسێنین بێگومان ئەویش دڵخۆشیە بۆ ئێمە چەند ڕاستی حکوومەت یاریمی کوردستان گرنگی بۆوان دەداتن خانەیە بۆ دابین کردوونە بەڵام
بەپی پێویست نییە پێویستە ئاوڕێ زیاتری لێ بدرێتەوە هەم ڕێکخراوەکان هەم حکوومەتیاری کوردستان وەکو باسم کرد منداڵان سەکرێتی داهاتوونە چەندی جام پێ بدرێتن هێشتان کەمە باشە هەوڵتان نەداوە یاخود کرد چالاکی واتان هەبووە کە بچنە ماڵان ڕاستە هەندێک منداڵ لە ژێر چاودێری خێزانەکانیشیدایە بەڵام خێزانەکە ئاستێکی دارایی باشیان نییە دەرامەتێکی ئەو تویان نییە کە بپەرژێنە سەر تەندروستی باشی منداڵەکەیان سەریاد و چالاکیەکان کە بۆ منداڵەکە بۆ دڵخۆشکردنیەکرێ ئێوە هەوڵتان نەداوە لەم جۆرە چالاکیانە ماڵ بە ماڵ بەبێەوەی کە بزانن کێ بچن بەسەری بکەنەوە ڕاستی ئەمە بۆ ئێمە زەحمەت دەبێت ماڵ بە ماڵ بەڵام ئێمە ناوەندێکمان هەر بژێردەکە منداڵەکانی ئەو ماڵانە بێن بۆ ئەوێ بۆ نمونە قوتابخانەکان ڕەوزەکان حەزانەکان لەوە ئێمە ئەوان دەتوانین فێریان بکەین لەوانە هۆشیاریان بکەینەوە بەڵام گەرانی مار بە ماڵ بۆ ئێمە بۆ ئەوەی کەوا هۆشیاری بدەین کەمێ زەحمەتە لە ئێستادا باشە بەڕێوەبردننی ڕێکخراوێکی لەو شێوەیە ئەستەم نییە بۆ ئێستا ئەی بەتایبەت ئەگەر فەندێکی گەورە لە پشتەوە نەبێت بۆ نمونە سەپۆرتی مادیتان بکە ئەست ئەمە بەڵام بۆ گەنج بۆ ئێمە نا سوودەکەی چیە بۆ ئێوە ئێمە معنەویە بۆ ئێمە وەکوتم کە ڕێکخراوەکەمان دامەزراند بیرمان لەو ئێمە زانیتر دەخوێن بۆی بیگەینین ئێمەش ئەو زانستکە لە زانکۆ خوێن دومانە هەندێک دەزانین دەمانەوە بیگەینین نەک تەنها شتەکە بۆ خێمان بێتن ئانی سوودەکەی ئەوەی بۆ ئێمە بەیانی دەتوانین من بۆ نمەدە لە ئیسعاف ئەوەلی یان لەسەر برێست کانسەر زانیارەت بدەینم ئەمیش بە کەسێکی تری دەگەینی بەیانی نەخۆشخانەی نانەکەلی لەوانێ قەپات بکرێتن هیچ کەسێکی برێس ماستەرکتۆمی تێدا نەبیتن هیچ نەخۆشیێکی تێدا نەمینێتن ئەمە بۆی چیەوە بۆی ڕەوشایی تەندروستی دەژوتە ئاستێت تۆ ئافرەتەکانمان پێش ئەوەی تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمرد بن هۆشیارن خۆیان پشتین بخۆیان دەکەن خۆیان سەردانی دکتۆر دەکەن بگومان ئەو سوودشی زۆرە بۆ ئێمە بە هیوای بەردەوامیتان کاگوەلیز ئێوە دوێنێ چالاکیەکانتان لە هەولێر ئەنجامدا وەکو خۆشتان ڕاتانگەیاندوو بە نیازن لە شارەکانی دیکەش هەبێ ئەندامەکانتانە چن لەوێ کارەکانەکەن یاخود خۆتان تیمێکن و ئەڕۆن و چۆن ئەبێت لە شارەکانی دیکە کارەکانتان چۆنە پێگومان ئێمە بەردەوامی لە چالەکەکانمان و بۆ منداڵان و بۆ ئافرەتانیش لەم شارستەکان ئێمە ئەنداممان هەیە و لقمان هەیە لە شارەکان ئەوان کارەکان ئێمە دەکەن بۆ نمونە لە سلێمانی و لە هەڵەبجە و لە سۆران و لە کوێیە ئێمە لقمان هەیە ئەندامەکانی ئێمە سەر بە ئێمە و ئەوان چالەکەکانی ئێمە دەکەن باشە ئەگەر بە بیرمان بینیتەوە چکار و چالاکیەکتان کرد بۆ ئافرەتان ئەمە بۆ منداڵان بوو و بەردەوامیشتان پێدا بۆ ئافرەتان پێشتر چیتان کرد و پلانیشتان چییە بۆ بۆ ئافرەتان لە مانجیدا ئۆکتۆبەری پەمەیی ناوە کە هەموو مانجێ لەو مانجدا وشاکردنەوەی ئافرەتانە دەربارەی برێست کانسەر شێرپەنجەی مەمر ئێمە لەو ماوەیەدا بە سیمینارات و بۆ ڕشۆب دەستمان پێ کردووە بۆ ئافرەتەکان و بۆ قوتابخانەکان و ئەو زانکۆکان و ئەو ئافرەتانی کەوا هیچ شتێک نییەکەوە زانیاریان پێ بگاتن هەنی بیت شێوە زانیان پێنادا بوونم لە کەمپەکانە یان بوونم لە ئەو ئافرەتانێتەوە لە ماڵەوەن یان ئەو ئافرەتانێتەوە لانی پزیشکیان نەخوێندووە یان لە دائیرەکانن ئێمە هەوڵمەداوە بە سیمینارات و پرۆشور ئەو هۆشیارە بدێنین بۆ ئافرەتان بێگومان لە داهاتوودا هەندێک پرۆژەی گرنگ و جوانمان هەیە بۆ ئافرەتان ئینشاءڵڵا لە مانجیدا لە ئۆتۆمەری پەمەیی دەخێنەوە بۆ هیوای باشە کاگوەلیت هیچ پەیوەندیە کۆنتاکتێکتان هەیە ڕاستەوخۆ بە یاخود ناڕاستەوخۆ بێ لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان ڕێکخراوەکانی دێرەوە یاخود حتا ڕێکخراوەکانی ناوخۆش کە پێویستان بە هاوکاری و پەیوەندیکردنی یەکتری دەبێت بەداخۆ تاکو ئێستا هیچ کۆنتاکتێکی وامان نەبووە لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی یان ڕێکخراوەکانی خۆمان بیتن لێرانە بەڵام ئینشاءڵڵا هەوڵ دەدەین کە لە داهاتوودا کۆنتاکتێکی باش پیا بکەین و بۆ خزمەت و چالاکیەکانمان گەورەتری بکەین باشە ڕێکخراوی تەندروستی گیانیش لە ڕێکخراوەکانی دیکەش ئاماژەیان بۆ کردووە ئەوەندەی نەماوە کە وەرزی خوێندن دەست پێ بکە و دەرگای قوتابخانەکان ئەم ساڵ بکرێتەوە وەزارەتی پەروەردەش ڕایگەیان ئێوە چالاکیتان چییە بێ بۆ کاتە لێستەوە پلانتان داناوە بۆی کە سەردانی قوتابخانەکان بکەن بە پێدانی ڕێنمایی بە یاخود هەر جۆرە چالاکیێکی دیکە بێ من پێش ئەوەی کەوا ڤایرۆسی کۆڕۆنا بێتن پێش ئەوەی کەوا جیهان لەم ڤایرۆسە مەترسیدار ئاگادار بکرێتەوە ئێمە لەژێر وەزیری تەندروستی دانیشتین و نووسراوێکمان پێشتر بە پەرۆیزیان کردکەوە لە هەموو قوتابخانەکان پێویستە سکول نێرسا بێتن نێرسێک هەبێتن کەوا سەرپەرشتی تەندروستی و قوتابخانەی بکاتن وەکو فێرست ئەیدەر فریاگوزاری سەرەتایی بکاتن لە ڕوودا و لە ناکاوەکان وەکو هۆشیاری تەندروستی بداتن وەکو ئینڤایرۆمنتی هێڵفەکەی قوتابخانەکەی بتوانرێتن بیپارێزیتن
بەڵام بەداخەوە ینی هەندێک باری دارایی کۆمەلگاکەمان و ئاڕوە میلەتەکەمان نەیتوانێتەوە ئەم پرۆژەی بستە جێبەجێکردن. دوای ئەوەی توە ڤایرۆسی کۆڕۆنا هات ئینجا بەدیاکەوە چەند گرینگە لە قوتابخانەکان سکوڵنێرسێک هەبێتن بۆ ئەوی ئەم ئیشانە بکاتن. ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەوەیتەوە لە قوتابخانەکان بە سەردانکردن بە بڵاوکردنەوەی هوشیاری لەسەر هەم خۆپارێزی هەم نەخۆشە دوازراوەکە. ئێمە دەزانین نەخۆشە دوازراوەکان تەنها ڤایرۆسی کۆڕۆنا نییە، چەندین نەخۆشی دیمان هەیەەوە مەترسیدارترن. ڤایرۆسی ئایدزە، ڤایرۆسی هیپەتایتیزە، چەندین ڤایرۆسی ترمان هەیەەوە زۆر مەترسیدارترن و هەروەها چارەسەرێکەشان نییە. بۆیە هۆشیارکردنەوەی منداڵەکان و ئافرەتەکان و قوتابیەکانمان لەم بوارە زۆر گرنگە. هەروە شتێکی تر ئێستاکەوە زۆر باوە زۆر مەترسیدارە بۆتە حاڵات ئەویش مادەی هۆشبەرە. هەروە جرێرە کێشان و نێردێلەکە زۆر باوە هەم لە نێوان کچەکان هەم لە نێوان کوڕەکاندا. بیرمان ئێمە بیرۆکی ئەوەشمان هەیەەوە لە ناوەندەکانی خوێندن ئەمە بکەینە پرۆگرامیک و هەروە وانەی لەسەر بخوێنرێتن و کاتە تیمتانەگەڕێ بە قوتابخانەکان و هۆشداری لەسەر ئەمانە هۆشیاری لەسەر ئەو نەخۆشە دوازراوانە و بەگشتی بڵێم کێشەکانی کۆمەڵگا. باشە کاگوەلید ئێستا ئێمە لە قۆناغیەوە تێپەڕین کە پار ئەم کاتە باسیەوەمانە کرد کە ماسک ببەستە تا و کاتی کە ڤاکسینێک گێت تاوەی کاتی گیان خۆی پارێزێ. ئێستا قۆناغی وەرگرتنی ڤاکسینە بە شێوازێکتر ئێمە ئەتوانین چارەسەر وەربگرین و خۆمان پارێزین. ئێوە لەسەر ئەمە چ ڕێنماییەکتان هەبووە؟ چوونەتە قوتابخانەکان یاخود ڕێنماییتان داوە یان پێشەوە بڵێم ئێوە ئەندامەکانی خۆتان جارێ ڤاکسینتان وەرگرتووە ئەنجا بچن دواتر ڕاگەاندنی بۆ بکەن کە باشترە خەڵک وەریگرێ؟ بەڵێ بەگومان سەرەتای ئەوەی کەوا ڤاکسین گەشتە هەرێمی کوردستاندا گشتمەڵشی زۆر لەسەر ئەو هەبووتەوە ڤاکسین وەربگیرێ وەرنەگیرێتن. باشە بەڵێ ئێمە وەرمانگرتووە هەمووتان؟ بەڵێ هەر لەو کاتەوە دەستمان بۆ کردکەوە هۆشایی لەسەر ڤاکسین بدەین. ڤاکسین چییە؟ و تاکە چارەسەریشە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا. بێگومان یان ئێمە نەخۆشی ترمان هەیە لەوانەیە بە میدیکیشن یان بە شتی چارەسەر بکرێتن یان بە سێرجەر یان بە حەمەلیات. بەڵام بۆ ڤایرۆس تاکە چارەسەر تەنها ڤایرۆسە تەنها ڤاکسینە. یعنی تەنها بە ڤاکسین دەتوانێت چارەسەری ڤایرۆسی کۆڕۆنا بکرێن. بۆ قوتابخانەکان نەخێر چونکە ئەو کاتە قوتابخانەکان نەبوو بەڵام ئێمە لە دام و دەستگاکان دەستمان پێکرد، لە نەخۆشخانەکان دەستمان پێکرد، لە دایرەکان حکوومەت هەرێمی کوردستان دەستمان پێکرد و هۆشیاریماندا بە سیمینارات بە پرۆشور لەسەر ئەوەی کەوا ڤاکسین تاکە چارەسەرە بۆ ڤایرۆس. بەردەوام بن. باشە پلانی نزیکتان چییە و پلانی درێژخانیشتان چییە؟ ئێوە بەنیازن لە داهاتوویەکی زیاترە پلانی درێژخانی ئێوە چی بێت بۆی کە خزمەتی زیاتری کۆمەلگا بکەن؟ بەڵێ پلانی کورتخانی ئێمە کە لەم وەکو باسم کرد لە مانچی ئۆکتۆبەری پەمەیە کە ئەویش هۆشیارکردنەوەی خانمانە. هەروەها پلانی درێژخانمان بەگشتی باس بکەم هۆشیارکردنەوەی کۆمەڵگایە. هەروە گرنگدان بە منداڵ و بە ئافرەتان لە هەموو لایەنەکان هەم فیزیکالی هەم دەرونی. زۆر باشە زۆر خۆشحاڵ بووین کاکوەلید سەرۆکی ڕێکخراوی تەندروستی ئاشتی کە لێرە بوون. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆیش بە هیوای بەردەوامیتان. زۆر سپاس بۆ ئێوەش. دووبارە بەخێر هاتن. ئەمە ئەو گفتوگوۆ بوو یاخود بڵێن باسیەوە بوو کە چۆن ئێمە چاودێری منداڵان بکەین و کار و چالاکیەکانی ئەو ڕێکخراوە. ئێستا بابتان هێنمە بابەتێکی دیکە یاخود کەمێک بەیانێکەمان باسیەوە بکەین شیرینی و پەقلاوە و زلوبیای دیاربەکر. بێگومان بەناوبانگە خواردن و هەموو بەگشتی خواردنەکانی دیاربەکر زۆر ناوبانگی هەیە بەڵام لە ناویاندا شیرینیەکانی باکووری کوردستان بە تایبەتیش دیاربەکر ئەوە ناوبانگێکی تایبەتی هەیە. لەبەرەوەشە کە ئەم پیشەیە دروستکردنی ئەم شیرینیە زۆربەی و کەسانێک کە دروستەکەن لە باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە. بەڵام لەسەر و هەموو ئەوانەشەوە خۆشەویستی بۆ کاری شیرینی دروستکردن یان هەر کارێکی دیکەش بێ بەگشتیار ئەوە نا پەیوەندی بە سەلیقەی کەسەکانەوە هەیە. خۆشەویستیەکەی بۆ ئیشەکەی وا ئاکات کە ئەوەندەی دیکە خواردنەکەی یاخود بەرهەمەکەی باشتر بێت. لەم بابەتە بینەری کاری شیرینی دروستکردنی هاوڵاتیەکی باکووری کوردستانە بین کە خۆشەویستێکی زۆری بۆ کارەکەی هەیە. ئەوە شوای کردووە خواستێکی زۆر لەسەر شیرینیەکانی هەبێت. بە چەند کەرەستەیەکی سادەی خۆراک وەک ئارد و شەکر و خومرە و ڕۆن بە تامترین شیرینی لە دیاربەکری باکووری کوردستان دروست دەکات. ڕاستە کەرەستەکان کەرەستەیەکی سادەن و لە هەموو شوێن دەست دەکەون. بەڵام ئاوێتەبوونی خۆشەویستی هاوڵاتیەکی دیاربەکر بۆ کارەکەی لەگەڵ کەرەستەکان وای کردووە
بە هەموو توانایەکی هەوڵی ئەوە بدات شیرینیەکانی تامێکی بەچێژ و خۆشیان هەبێت کە بەردەوام کڕیارەکانی لە شیرینیەکانی ڕەزامەند بن. بنەماڵەکەمان ماوەی 38 ساڵە لە دیاربەکر بە دروستکردنی ئەم زۆرە شیرینیە بەناوبانگن. بەڵام من ماوەی 6 ساڵەکەم کارم دەست پێ کردووە و ئێستاش زۆر کارەکەمم خۆش دەوێت و ڕۆژانە بە عشقەوە کارەکەم دەکەم. ئەم جۆرە شیرینیە تا ڕادەیەکی زۆر لە شارەکانی دیکەی باکووری کوردستان هەیە. بە تایبەت لە مانگی ڕەمەزان خواستی زۆری لەسرە و خوانی بەربانگی پێدەڕازێنرێتەوە. جگە لە باکووری کوردستان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شیرینیەکی خوازراوە، تەنانەت لە ناندینی ماڵەکاندا خانمان دروستی دەکەن. من لە هەویری شیرینیەکەم شیر و پێکهاتەکانی دیکە زۆر بە جوانی تێکەڵ دەکەم و بە کوالێتیەکی زۆر بەرز کارەکەم دەکەم و بە جۆرێک شیرینەکە دروست دەکەم کە هەمان تامی سەرەتاییەکەی خۆی بدات، هەروەک باوکو و باپیرم دروستیان کردووە. ئەمەش خاڵی جیاوازبوونی شیرینەکانمانە. ڕاستە کە خواردنی ڕێژەیەکی زۆری ئەم شیرینەیە زیانی تەندروستی هەیە، بەڵام یەکێک لە شیرینیە بەناوبانگەکانە کە بە درێژایی ساڵ کڕیاری هەیە و لە وەرزی زستان و سەرما خواستی لەسەر زیاتر دەکات بەراورد بە کاتەکانی دیکەی ساڵ. تەنانەت لە بۆنە و ئاهەنگە کۆمەڵایەتی و کولتوری و ئاینیەکان زیاتر خوانەکانی پێ دەڕازێنرێتەوە. ئێستا بزانین چی دیکە هەیە لە باکووری کوردستان. شتێکەیە لای خۆشمان زۆر بەی جیهان وایە قەناعەت بیر و باوەڕ یاخود زۆر جار بە توێژینەوەش سەلمێنراوە کە ئاوی کانیاوێک بۆچی باشە یاخود خواردن گژوگیای شوێنێک بۆچی باشە. هاوڵاتیان لە باکووری کوردستان پێیان وایە ئاوی سروشتیکانی گوندی یۆلستۆ لە ناوچەی ساسۆنە کە سەر بە پارێزگای باتمانە هەڵبەت لە باکووری کوردستان ئەوان ئەو ئاوەکو دەرمان و چارەسەر بۆ زۆر نەخۆشی بە تایبەت بەردی گورچیلەش لە نێویاندا بەکارێنن. ڕۆژانە خەڵکێکی زۆر بە تایبەت ئەوانەی بەردی گورچیلان هەیە لە ناوچەکانی دیکەوە سەردانی ئەو ناوچەیەکەن بۆی کا لە ئاوی ئەو کانیاوە بخۆنەوە و نەخۆشیەکان نەمێنێت. دانیشتوانی ناوچەکاڵەن ماوەی 10 ساڵە هەستیان بە سوودەکانی ئاوی کانیاوی گوندەکان بۆ نەخۆشی کردووە و داوا لەو کەسانەی کە داواکەن کە کێشەی گورچیلیان هەیە بڕێک لە ئاوی کانیاوەکە بخۆنەوە چونکە دڵنیان نەبێتە چارەسەر بۆیان. لە باشووری کوردستانیش ئاوی شێخی باڵەکان لە دەفەری باڵەکایەتی هەیە کە زۆر کەس وەک چارەسەر بۆ نەخۆشی گورچیلە دەیخواتەوە. بێگومان ویستم خۆم باسیەوە بکەم کە لە باڵەکایەتی ئاوی ئەو کانیاوە کە چەندێک بەسوودە و چەندێک سازگارە هاوکارانیشم پێشتر بەکاریان هێناوە بۆ منیشیان هێناوە کە باش بۆ سوودم لێ بینیوە. ئەمە پێچێت کاریگەریەوەی هەبێت کە کەمترین بڵێن یاخود بڵێن کەمترین کانزای تیاابێ یاخود ئەو کانزا و ئەو بابەتانی تیاابێت کە کاریگەریان لەسەر گورچیلە هەیە چونکە ئەو ئاوەی کە ئێمەی خۆینەوە ئەگەر بێت و بیخەینە تاقیگە ئەزانین کە چەندێ مادەی زیان بەخش و کانزا و چیمچی دیکەیتە هەرچەندە هەندێکیان بەسوودە بۆیە پێچێت کە ئاوی ئەم کانیاوانە لە باکوور بێ یاخود لە باشوور بێ بە سوود بێ بۆ گورچیلە و نەبێتە هۆی دروستکردنی ڕەمڵ و بەردی گورچیلە. بابینە جیهانی ئابوووریەوە ئێستا بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکان یاریمی کوردستان بۆ ئەوە دەخینە ڕوو کە بەم شێوەیە $100 ئەمریکی بەرامبەر بە 148,000 دینارە و 100 یۆرۆ بەرامبەر بە 173,500 دیناری عێراقیە، 100 پاوەند 203,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 17,410 دیناری عێراقیە، 100,000 تومەنی ئێرانی 5,630 دیناری عێراقیە، مسقالێک زێری ئایار 24 هەیە کە بە 423,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری ئایار 21 373,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری ئایار 18 317,000 دیناری عێراقیە. خولیاکانی کچان زۆر زۆر بڵاون یاخود بڵێن زۆر تایبەتن، زۆر جار سیر و سەمەرەشن. کچێکی تەمەن 19 ساڵی بەلجیکی لە بەریتانیایەوێت ببێتە گەنجترین بەلجیکی بەریتانیە ئیتر ئەمان زۆر جار بەم شێوەیە ئەوێت ببێتە گەنجترین ئافرەت بە تەنیا بە فڕۆکەیەک گەشت بکات. ئەو کچە بەلجیکیە گەشتەکەی بە فڕۆکەیەک ئەنجامدا و
ئەوە دایک و باوکەکەی لە نزیکەوە تەماشایان کرد. بڕیاریشە لە ماوەی 2 بۆ 3 مانگ گەشت بە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئاسیاش بکات. ئەو فڕۆکەوانە گەنجاڵت لە کاتی فڕین بە فڕۆکە بۆ ماوەی 6 کاتژمێر گوێی لە میوزیک گرتووە، یاخۆ باسی کردووە کە گوێم لە میوزیک گرتووە لەو ماوە دوور و درێژەی کە فڕۆکەکەم بردووە یاخود گەشتەکەی کردووە. زارا کچێکی بەلژیکی بە ڕەگەز بریتانی و تەمەنی 19 ساڵە توانی دوای ماوەیەک خەونەکەی بەدی بهێنێت و وەک گەنجترین فڕۆکەوان بە تەنیا گەشتی ئاسمانی لە ڕۆژاوای بەلژیکا ئەنجام بدات. وەک هەندانێکیش دایک و باوکەی زارا لە نزیکەوە چاودێری کچە فڕۆکەوانەکەیان دەکرد و زارا دەڵێت لە کاتی گەشتەکاندا تەنیا گوێ لە میوزیک دەگرم. دڵخۆشم کە توانیم خەونەکەم بەدیبێنم و بە تەنیا گەشتێک بە فڕۆکە ئەنجام بدەم. من لە کاتی گەشتکردندا بۆ ماوەی 5 بۆ 6 کاتژمێر گوێ لە میوزیک دەگرم، بەداخەوە کە ناتوانم سێری فیلم بکەم. سوپاسی دایک و باوکم دەکەم کە تەواو پشتیوانیم دەکەن. زارا دەیەوێت ڕیکۆردی فڕۆکەوانی ئەمریکی شایستا وایز بشکێنێت و گەشتی ئاسمانی بەسەر ئاسمانی چەند کیشوەرێک و زیاتر لە 50 وڵات ئەنجام دات. بۆ ئەو گەشتەشی نزیکەی 3 مانگی پێویست دەبێت. هەموو ئەو گەشتانەش با فڕۆکەیەکی دوو کورسی دەکات و فڕۆکەکە بچووکە و کێشەکەی زۆر قورس نییە. من تێدەکۆشم بۆ هەنگاوی داهاتوم و بزانم چەند کاتژمێر فڕۆکەوانی دەکەم. زۆر ئارەزوم لە فڕۆکەوانیە. لە گەشتی داهاتوم بەرەو سکۆتلەند دەڕۆم. دواتر بەرەو ئەمریکا دەڕۆم و پاشان دەگەڕێمە ئەوروپا و دواتر بەرەو ئاسیا گەشت دەکەم. زارا ڕۆتێرفۆرد تەمەنی 19 ساڵە و کچێکی بەلژیکی بەریتانیا لە تەمەنی 6 ساڵیەوە ئارزوی فرینی با فڕۆکە هەبوو و لە تەمەنی 11 ساڵیدا با پەڕەشوت فڕیوە و لە تەمەنی 14 ساڵیشدا مەشقی لەسەر فرینی خۆی کردووە. زارا ئارەزوو لە کاری فڕۆکەوانی، تەکنۆلۆژیا، زانست و بیرکاری دەکات. ئێستاش با فڕۆکەیەکی خەبارە بچووک گەشتەکانی بە تەنیا بۆ چەند وڵاتێک دەست پێ کرد و تا نزیکەی 3 مانگی دیکە بەردەوام دەبێت. ئیتر باوەندە نەڵێن کچان تەنها لە بوارێکدا شارەزان یاخود حەز و ئارۆزیان بۆ مایکاپ و بۆ جوانکاری هەیە. هاوشانیەوەش حەز و ئارۆزوی زۆر ناوازەتریان هەیە کە دگمەنە لە جیهان، وەکو ئەم کچە بەڕەگەز بەریتانیا بەڵام خۆی لە بەلژیکا ئاژی. ئەوەش هەوڵەکانی بوو لەگەڵەوەشدا دایکی و باوکی سەپۆرتێکی باشیان کرد و بۆتە لێرەش لە کوردستانیش ئێمە چەند خانمێکمان هەیە کە ئێستا فڕۆکەوانن و بە تەنیا گەشتەکەن یاخود بڵێن فڕۆکەیەک گەشتەکەن بە فڕۆکە و چەندین سەرنشینیش لەگەڵ خۆیان دابن. ئەمەش هەمووی شانازیە بۆ کچان و بۆ ئەو تحەدیانەش کاڵەن ئەیکەین یاخود ئەتوانن هەر کارێک بێ بیکەن. لە کینیا گەشتەکان دەستی پێکردوتەوە. هونەرمەندێکی کینیش ڕۆژانە بە چەکشە تایبەتەکەی قەدی دار و درەختە وشک بووەکان ئەوانەی کە کەڵکیان نەماوە لێ بوونەتەوە هەڵیەکۆڵێ و پەیکەری کەسایەتی یاخود کللتوری تایبەت بە خۆیانی پێ دروست دەکات. دواتریش پەیکەرەکان لە دوکانەکاندا نمایشەکات و لەلایەن گەشتیارانیشەوە خواستێکی زۆری لەسەرە و ئێستاش کینیا هەوڵەیات کە دووبارە پێشوازی لە گەشتیاران بکاتەوە تا بەشێک لە ژێرخانی ئابووری وڵاتەکەی لە ڕێگەی گەشت و گوزارەوە ببوژێنێتەوە. لە ناوچەیەکی گەشتیاری کینیا لە دارە وشک بووەکان ئەم هونەرمەندە بە چەکشە تایبەتەکەی خۆی دەستی کردو بە هەڵکۆڵین و نەخشاندن تا پەیکەری کەسایەتیە نەریتی و باوەکانی تایبەت بە ناوچەکانی لێ دروست بکات و دواتر لە ناو دوکانەکان نمایش بکرێن. ئەم پەیکەرانەش دەبنە کەرەستە و خواستی سەرەکی کڕیاران و گەشتیاران. ئەم خانمە دوکاندارش ڕێکیان دەخات و لە چاوەڕوانی کڕیارەکانیدایە، هەرچەندە پێشتر 20 کەس بوون کە لێرە کاریان دەکرد، بەڵام لە دوای پاندەمیک کار و پیشەکەی ئەوانیش کەمی کرد. ئەمە دەبێ بازرگانیەدا سەردەریە گەشتیاران ڕەتکن ددەما بەلاوبوونا کۆڤید-19 هەژمارە گەشتیاران گەلێکی کێم بوو. دکانن مە هاتن داخستن و برێڤەبەرن مە نیڤ موچە دانەمە. ژیانە مە گەلێک خراپ بوو، ئەم ژ خودێت خوازن و ئەڤ پەتە بداوی ببە. ڤاکسینەکان هیوایەکی زۆریان بە مرۆڤایەتی و دۆخەکە بەخشیوە تا بتوانرێت ژیان ئاسایی ببێتەوە و کەرتی پیشەسازی و بازرگانی و گەشتیاریش بگەڕێتەوە دۆخی پێشتر. بەڵام هاوکات بڵاوبوونەوەی ڤایرۆسی دیکە کە جۆری دەلتایە ئەوە دەخاتە گومانەوە.
شەپۆلێکی نوێی توشبوون کینیا و هەموو جیهانیش لەو هەنگاوەی ئاسایی بوونەوەی دوا دەخات. ئەگەرچی بەشێک لە ناوچە گەشتیارەکانی کینیا گەڕاوەتەوە دۆخی پێشووی لە گەشتیاریدا. بەریا کۆڤید-19 هەندێک ڕۆژاندا دەدەمێ جەژن و بۆنەیاندا بهتری 300 تا 400 ئۆتۆمبیلین دەردکەتن لێدێ. هەروەها گرێبەستنمە هەبوون ji بۆ cihên ciyawaz lêniha ew girêbest neman û karê me bi rêjeya 80% kêm bûye. Now the middle-aged men have been vaccinated and slowly but surely the younger people are getting vaccinated. کینیا پشت بە پێدانی ڤاکسینەکان دەبەستێت بۆ تێپەڕاندنی ئەو دۆخەی بەهۆی ڤایرۆسەکانەوە تووشی بووە بە پیزانکۆی جۆن هۆپکینز کە تا ئێستا زیاتر لە 2.1 ملیۆن دۆسەی بەڕێوە بردووە کە لە سەدا 1.42 دانیشتوانەکەی بە تەواوی ڤاکسینیان وەرگرتووە. ئەوەش وا دەکات کەرتی گەشتیاری گەشەی زیاتر بەخۆیەوە ببینێت و هاوکات ئەو پیشە و بازرگانیانەی تایبەتە بە کینیا بەرەو بوژانەوە بڕوات. سیستمێکی میوزیکی لە فڕۆکەخانەی بەرلین جێگیر کرا. سیستمێکی دەنگی بۆ میوزیک و گۆرانی لە ناو فڕۆکەخانەی بەرلین جێگیر کرا کە لەلایەن 3 هونەرمەندەوە کارەکە جێبەجێ کراوە بە شێوەیەک گۆرانی و میوزیکی هونەرمەندێکی سکۆتلەندی لە دەوری فڕۆکەخانەکە لەسەر تاوەری بزوێنەرەکانەوە دەبیستێت. وەروە دەنگی هونەرمەندێکی نایجیریش لەسەر بڵندگۆکانی فڕۆکەخانەکەەوە بیستێت. دەنگ و میوزیکی بلیکسا باگرت هونەرمەندی ئەڵمانیش لە ناو هۆڵی فڕۆکەخانەکەەوە جیگیر کراوە بۆی گەشتیاران لە کاتی گەشتەکانیاندا و مانەوەیان لە ناو فڕۆکەخانە تا کاتی دەرچوونیان هەز بە بێزاری و بێتاقەتی نەکەن و گەشتیاران و هاوڵاتیانیش کارەکە بە هەنگاوێکی باش دەزان و دڵخۆشن پێی. زۆربەمان کێشەی قژمان هەیە بە تایبەت لە ناو پیاواندا کە هەمیشە لە خەمیەوەدان کە بەرەو تەمەنیان ڕوات دووچاری قژ هەڵوەری نەبنەوە یاخود ئێستا گەنجەکانیشمان زۆربیان تووشی ئەم کێشەیە بوون گرفتی زۆریان هەیە لەسەر قژیان و هەڵوەرینی قژیان کچان کوڕان هەمویان. بەڵام چەند پسپۆڕێک لە زانکۆکانی چین جۆرە لەسگەیەکیان بۆ چارەسەرکردنی کێشەی کەشەڵی وا ڕووتانەوەی قژ دۆزیوەتەوە کە یارمەتی هاتنەوەی قژی ئەو شوێنانە دەدات کە ڕووتاوەتەوە بە تایبەت ناوەڕاستی سەر و بەوتەی توێژەرانیش لەزگەکە توانای هەیە چەندین یاخود بڵین مووەکان بێنێتەوە و چەندین دەرزی زۆر وردی لەسرە کە مادەی کیمیایی تێکراوە. دوایەوەی دەدرێت لە شوێنی ڕووتانەوەکە دەرزیەکان خۆراکی پێویست دەدەن بە شوێنەکە و گەشە بە ڕێگەکان دەدەن قژی نوێ بەرهەمەهێنن. لە سەرەتادا لەزگەکان لەسەر چەند مشکێک تاقی کردوتەوە و مو لەسەر پێستەکان هاتوۆتەوە بێەوەی هیچ زیانێک بە پێستیشیان بگات. زانکانیش بۆیە پێشبینیەکەن کە لەسەر مرۆڤیش هەمان کاریگەری هەبێت. بەپێی تاقیکردنەوەکان دەرکەوتووە کاریگەری لەزگەکە لە حەبی مینکۆسیدیل زیاترە کە ئێستا بۆ کەمکردنەوەی ئەگەری کە چاڵبوون بەکاردەهێنێت بە تایبەت بۆ وانەی بە هۆکاری بۆ ماوەی تووشی و حاڵەتە ئابن. بێگومان کۆرۆناش بە تایبەت ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا بن دوای مانگێک یاخود کاریگەریەکانیان لەسەرمێنێتەوە و بە شێوەیەکی زۆر خراپ تووشی قژ ڕووتانەوە بن. ئەمەش حاڵەتێکی بۆ نمونە بڵین بۆ کۆرۆنا ئاساییە لەبەر یەکێکە لە کاریگەریەکانی کۆرۆنا و دووشی ڕاوکێمە بن دوایەوە وردە بە خواردنی ڤایتامینەکان یاخود بە دەرمانی پزیشکی کە پزیشکی پسپۆر بۆت ئەنووسێ ئەتوانی ماوەی چەندێک 1-2 مانگێک وردە قژەکەێتەوە و لە خەمیەوەدا نەبین کەیتر نایێتەوە بەڵام بەمە حاڵەتێکی یاساییەوەیتم بە بیرتان بێنەوە. بەشی تەندروستی سمارت لە پەیجی خۆی چەند هۆکارێکی بۆ دروستبوونی مناڕێکی و خواری لە ددانەکاندا ئاماژە پێکردووە. ئێمەش بۆ ئێوە خێنە ڕوو و هۆکاری بۆ ماوەی لەدەستدان و نەکەوتنی ددانە شیرەکان لە کاتی خۆیدا. یەکێک لەو هۆکارانە ددانی زیاد و نائاسایی بوونی شێوەی ددانەکانە و ناڕێکی شەویلگە و بوونی ددانی گەورە لە شەویلگەی بچووکدا و هەروەها هەناسەدان بەدەم لە جیاتی هەناسەدان بەلوود ئەوە جگە لە دروستکردنی ناڕێکی لە ددانەکان ئەبێت هۆی کلۆربوون و وشکبوونەوەی ناودەمیش ئەمە لە منداڵاندا زۆر جار ڕوئەدە بۆی ئەوەی کە گۆشتی زیاد لەسەر لووتیان هەیە بەردەوام بە دەمیان هەناسان واکات کە ئەم کێشانی توش بێت و
ببێتە هۆی گۆڕانکاری یاخود ناڕەکی ددانەکانیشی و بەکارهێنانی مەمەی شیر و مەمەی وشک لە تەمەنی سەر و 5 ساڵ زۆر مناڵەیە بینین کە تا تەمەنێکی زۆر گەورە بەردەوام ئالوودەی ئەو مەمکە وشکا بێت و بەرکەوتنی هێز و زبری دەرەکی بەددان و شەویلگە ئەمەش هۆکارێکی دیکەیە وە کەمی ڤایتەمین و ئەو مادە خۆراکیانەی کە پێویستن بۆ گەشەکردنی ددانەکان بە تایبەت لەناو منداڵاندا زۆرجار دوورەکەونەوە لە شیر خواردن یاخود پێیان وایە دایکان ئەو باوکان پێیان وایە کە تا تەمەنێکی دیاریکرا و پێویستەکە منداڵەکەیان شیر خوارد بەڵام پێویستە ڕەچاویەوە بکەن کە شیر خواردنەوە بۆ منداڵەکەیان تا تەمەنێکی گەورەتریش پێویستی پێیەتی بۆی گەشی زیاتر هەم بە پووک و بە ددانەکانی و بە ئێسکەکانیشی بگات. لە ڕابردوودا دوورگەی سامۆس لە یۆنان ناوچێکی گرنگی دروستکردنی بەلەمی دار بووە و بەردەوامیش ئەو بەلەمانەی بەدەست و بازووی هێزی ناوخۆیی لە کەناراوەکانی یۆنان لەنگەریان گرتووە لەوێ دروستکراون بەڵام ساڵ دوای ساڵ ئەو پیشە لەو وڵاتەوە بەرەو کاڵبوونەوە و نەمانەچێت و ئەوانەی لەو پیشەیەدا کارەکەن زیاتر کەسانی خاوەن ئەزمون و بەتەمەنن گەنجان ئارەزوی پیشەکە ناکەن و پیاوێکی شتەمەنی 47 ساڵە 30 ساڵی تەمەنی لە دروستکردنی بەلەم بەسەر بردووە باز لە هونەر و تەکنیکەکانی پیشەکەی خۆی دەکات. یۆنانیەکان بە درێژایی مێژوو دەستێکی باڵایان لە دروستکردنی بەلەم لەدار هەبووە بەردەوام مۆستا و شارەزایی ئەو کارە بەلەمیان لە دار دروست کردووە و لەلایەن ڕاوچەکانیشەوە بۆ ڕاوەماسی بەکاردهێنراون بەڵام ئێستا ئەو پیشەیە لە یۆنان بەرەو نەمان دەچێت و بەکارهێنەرانی ڕۆژ دوای ڕۆژ کەم دەبنەوە دروستکردنی بەلەم با چەند قۆناغیدا تێدەپەڕێت و هەر تەختە و دارێکی لەلایەن یەکێک لە شارەزایان لە یەک دەدرێت و کارەکە بە کۆمەڵ دەکرێت. هەر تەختەودارێک لەلایەن یەکێکمانەوە دادەماڵدرێت و لێک دەدرێت کارەکان بە کۆمەڵ دەکەین بەلەمەکانمان بۆ زۆر مەبەست بەکاردەهێنرێت وەک ڕاوەماسی و گەشتی گەشتیاران بەشێکیشیان بۆ گواستنەوەی کاڵا و بەرهەمەکان بەکاردەهێنرێن. دیزاین و هونەری دروستکردنی ئەو بەلەمانەی زیاتر بەدەست دەنەخشێنرێن لەژێر هەڕەشەدایە خواستی هاوڵاتیانیش لەسەر بەلەمی لە تەختە دروستکرا و بەراورد بە بەلەمی پلاستیکی کەمترە چونکە بەلەمی لە تەختە و دار دروستکرا و نرخەکەی زیاترە و تێچووی زیاتری پێویست دەبێت. هەموو دیزاینەکان بە سەلیقە و وردەکاریەکی تەواوەوە دەنەخشێنین سەرڕای ئەوەی ئێمە زیاتر بەلەمەکان لە تەختە و دار دروست دەکەین بەڵام بەهۆی بەرزی نرخەکەی خواستی لەسەر کەمترە بێگومان تێچووی دروستکردنەکەشی زیاترە پێشبینی دەکەم لە داهاتوودا خەڵک بگەڕێتەوە بۆ بەلەمی دار. دروستکردنی بەلەم زیاتر لەلایەن ئەو کەسانەوە کە ئەزمون و تەمەنێکیان لە ناو پیشەکەدا هەیە گەنجان وەک پێویستە ناو پیشەکەدا نابیدرێن چونکە دەبێت لە ڕووی دەرونی و جەستەیی و شارەزاییەوە تەواو ئامادە بکرێن بۆەوەی بتوان بەلەمێک با گەرەنتی تەواوە دروست بکەن. گەنجان ئارەزویان لەو کارە نییە پێویستیان بە چەندین ساڵ شاگردی هەیە بۆ ئەوەی لە ڕووی دەرونی و شارەزاییەوە ئامادە بکرێن هەروەها هیچ دڵنیاییەک لەبارەی داهاتووی پیشەکەوە نییە. چەندێک لەمەوبەر دوورگەی ڕۆژهەڵاتی ئیجە لە یۆنان ناوەندی سەرەکی بەرهەمهێنان و دروستکردنی بەلەم بووە پیشەوەرانی ئەو دوورگەیە چەندین بەلەمیان بە قەبارە و شێوەی جیاواز دروست کردو و لەلایەن ڕاوچەکانەوە بەکارهێنراون شارەزایان و ئەندازیارانی دروستکردنی بەلەم داوا دەکەن لە ناوەندەکانی خوێندن گرنگی بە و پیشەیە بدرێت و ڕێگری لە ناوچوونی بکرێت. ئەم بابەتە سەلمێنەریەوە بوو کە باپیرانمان کەسانی پێش ئێمە هەمیشە پیشەکان خۆشەویست بۆیە زۆر کەمتر لە ئێمە خەمۆکیان هەبوو بێزاریان هەبوو لە کارەکەیان بمانەوە نەمانێت زۆر بەمان باسێواکەین کە بێزارین لە کارەکە لە هیچ شتێک ڕازی نین ئەمە ژوا کات یاخود کاریگەری ئەوەی هەیە کە کەمتر ئێمە حەز بە کارەکەمانەکەین بەڵام لە بیری مەکەن ئەو کارەی ئێستا ئەیکەیت ئەو ڕۆژەی کە ئێستا تویتیای زۆر جێگەی دڵخۆشیە هەرگیز مەهێڵە سبەینێ بڵێ خۆزگەم بەدوێنێ
پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە لە تەندروستێکی باشا بمێنن و خۆشەویستیتان بۆ هیچ شتێک لە دەست مەدەن ماڵەوە.